سڵاوتان لەبێ ئەڵبەت وەک ڕوونە پرسی گەرمی چین و توێژە جیاوازەکانی هەرێمی کوردستان بابەتی دابەشنەکردنی موچەی فەرمانبەرانە من گفتوگوێم بابەتاکەکەم لەگەڵ زۆر بەڕێز چۆمان محەممەد ڕێخەری ژووری یاسایی بزوتنەوەی گۆڕانەمەوە زۆرترین کات بەخشم بە و کاک چۆمان سپاس بۆم دەرفەتە لە 20 مانگی هەشتێ پەڕین و موچەی مانگی حەوت دابەش نەکراوە کێ بەرپرسە لە نەناردنی بەشە بودجەی موچە خۆرانی هەرێم بەڵێ مۆزۆی موچە و شایستەدارەکانی هەرێمی کوردستان مۆزۆیش ئالۆزە و فترێکی زۆرە فەرمانبەران و خانەنشینان هەرێمی کوردستان پێوە گیرەدەن و سیاسیەکانی ئێمە کاربەردەستانی ئێمە لە سەراسی حکومی و حکومڕانی و حزبیش هەر ئەڵێن ئیتر ئومێد دەکەین هاتنی موچە نەبێ بە خەبەری سەر دێڕی هەواڵەکان باسیەوەکان کە نەبێ بە کارتێکی سیاسی هەر ئەبێ بۆ هەر لەو کاتەوە بۆ ئێستش هەر سەردێڕی هەواڵەکانمان موچە دێت نایەت کەی لە بەغاوە دێت لە ینی کەم تەرخەم بەداخەوە لەم نێوەندەیە ئێمە وەکو ئەرک وەکو بڕیارەکەی دادگای فیدراڵی وەکو قانونی موازنە کۆمەڵی ئەرک لە ئەستۆی هەردوو حکوومەتەیە ئەرشێک لە ئەستۆی حکوومەتی هەرێمی کوردستانە بابەتی تەسلیمکردنی 400,000 بەرمیلە مەوزوعی داهاتی ناوخۆی ڕادەستکردنێتی حکوومەتی هەرێم 4 مانگ داهاتی نردووە بۆ داهاتی ناوخۆی نردووە بۆ بەغا کە مانگی 5 6 ئەوە حوت و ئەوە هەشتیشی چووە سەر تا ئێستا ڕادەست نەکراوە مەوزوعی پاکردنەوەی یان تەدقیقکردنی تۆماری فەرمانبەران و خانەنشینانە و لەگەڵیشە هاوتاکردنی موچەی موچە خۆرانە ئەم بابەتە کۆمەڵی ئەرکن لە ئەسۆی حکوومەتی هەرێمی کوردستانە وەک پێویست ئەوەی کە بەغا داوایەکە ئەو ئەرکانە خۆیان ئیدعایەکەن کاڵێن ئەرکەکانمان جێبەجێ کردو ئاوایە بەو شێوەیە بەڵام کە ئەچیتە تەفاسیلاتەوە زانیارەکان وەک پێویست ناگاتە خەڵک ینی بۆ ئێستا ئێمە لە مانگی هەشتین وا بەرەو مانگی نۆ ڕۆین مانگی موچەی مانگی حەوت نەهاتووە پێمان بڵێن موبەڕیرەکانی دواکەوتنی موچە چییە بۆ بەغا بەهانەی چیتان پێیەگرێ ڕۆژێک نییە و دوان نییە تۆمارتان نردووە لیستەکە کێشەی لیستەکە چییە ئەی داوایان لێکردوون بۆ زوو بە زوو جێبەجێ ناکەن قسەکە لەسەرەوەیە لە بەرامبەرەوە شابەغا قرارێکی ئیتیحادی محکەمەی ئیتیحادیە ئیلزامیە لەسەری موچەی موچەخۆران بنێرێ ئیلزامیە بۆ مەوزوعی ئەوەی کە ناکرێت فەرمانبەرایکی خواروی عێراق لەگەڵ خانەنشینەکە لەگەڵ ئێران نەعەدالەتی و نایەکسانی هەبێ ئەمە ئەگەر گیرە و گۆڵێک لە لیستەکە هەیە ئەگەر شتێک هەیە تۆ ئیلتیزامی خۆ جێبەجێکە یەتە سەر هەرێمی کوردستان ئەو ئیلتیزاماتانەی کە لەسەرێتی ڕێکاری خۆی هەیە بۆ بەرەنگاربوونەوەی بۆ تەداعیاتی بەڵام ئێستا فەرمانبەرانی هەرێمی کوردستان و موچەخۆرانی بۆی بێباکی و کەم تەرخەمی حکوومەتی هەرێمی کوردستان و لەگەڵیشە ئەو زیادە ڕۆی و پێ لە ڕاکێشانی کە حکوومەتی عێراق ئەیکا بۆ هەندێ بابەت خۆ ئێستا ئەم قسەیەکەی وڵاڵێنەوە تاکە تەپڵی ئەوە لێن بوون بووە پارتی و پاشکۆی پارتی ئەم مەوزوعی موچە و شایستەدارایەکان حەقی خۆمانە وەکو ئەوەی حەقێکی دەستوری حەقێکی قانونیە بەڵام لە بەرامبەر ئەوەشە ئەو داواکاری خواستانی کە بەغا هەیەی هەسڵ وایە حکوومەتی هەرێمی کوردستان زوو بە زوو بێتە جواب و زوو بە زوو ئەرکەکان جێبەجێکە خەمساردی و کەم تەرخەمی هەیە لە مەجالەوە بۆیە بەڕێی من ئەم مەوزوعە ئابم فۆرمە ئەگەر بەم سیستی و بەم میکانیزم و بەم ڕۆحێتە بڕوە ئیدامە بە دۆخەکە درێ ئیدام بە کێشەکانە درێ وەکتۆ باست کرد هەم ڕێکەوتنی نێوان هەردوو حکوومەتەیە هەم بڕیاری دادگای اتحادیە هەم لە یاسای بودجێ شەدانراوە کە هەم ڕۆژانە 400,000 بەرمیل نەوت ڕادەستی ناوەند کرێ هەم نیوی داهاتی نانەوتیش ئێستاکە لەم 6 مانگە تەنها 230 میلیارد دینار داهاتی نانەوتی تەسلیم کرا و نەوتەکەژەوە ڕوونەکە تایزە تەسلیم ناکرێت ئەم پاساوانە لە جێی خۆیەتی کە ناوەند بیکا بە هۆکاری نەناردنی بەش خۆی موبەڕیرمانیاوە بەدەستەوە کاکی من موبەڕیرمانیاوە بەدەست بەخاوە تۆ ئەرکی خۆوەک خۆی جێبەجێکە ئەم مەوزوعی نەوتە بۆ حەل نابێت گرێبەستە نێوتانە بۆ پێداچوونی پێ ناکرێت بۆ زوو بە زوو حەل ناگرێت چەندێکە زیاد لە ساڵێکە بێ ئەم مەوزوعە ئەیبەن و ئەیهێن لەگەڵ کۆمپانیەکە دانیشن لەگەڵ بەغا دانیشن ئیدە حەلیکەن و کۆتایی پێبێن چکە ئەم مەوزوعی موچە و شایستە دارایەکان گرێدراوە ئاڵێنراوە بە مەوزوعی نەوتەوە ئاڵێنراوە بە مەوزوعی داهاتی ناوخەوە ئاڵێنراوە بەو لیستەوە بەو تۆمارەوە کە تۆ داوای تۆمارت لێیەکە جارێ لە هەمووشی گرنگتر مەوزوعی ئەومان لە یاد نەچێت مەوزوعی تەڵتینە تەڵتین چۆن چارەسەرەکرێ مەشێکێکە لە گرفتەکان تا ئێستا بەغاڵێ من بەپێی قەرارەکەی محکەمەی ئیتیحادی ئیلزامی تەڵتینکەین تەڵتین لای من ئەو بانکە فەرمیانەیە کە ئاواکرێ بەڵام لای تۆ ئەژماری منە و ئابە فۆرمی ئەمەژێکی ترە لە گرفتەکان کە هەچەند چاوپۆشی لێکراوە بە بڕیاری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق و پارەکە بنێرە و ئابە و جۆرە ئەمەش بووە بە گرفت
بەشێکی ترە لە ئیدامەدان بە پرۆسەکە حەق وایە ئەمە زوو بە زوو هەڵکرێ لە هەمووشی گرنگتر مەوزوعی هێزە سەربازیەکانە خانشینی سەربازی و هێزە چەکدارەکان و ئەوەیە داوای کۆدت لەکە داوای ناود لەکە داوای ئەوەت لەکە ئەوەی لە چوارچەوەی پاراستنی نهێنی دامەزراوەکانایە ڕێکارەکان زوو بە زوو جێبەجێکە نایکەی هەر ئەبێ بگەی بۆ نەتیجەی کە لە قەرارەکەی محکەمەی اتحادیە و ئەبێ التیزامی هەردوو لا جێبەجێ کرێ نایکەی فەرمانبەرانی هەرێم و خانەنشینان بوون بە قوربانی ئەم گەمەیە بوون بە قوربانی ئەم دۆخە لە کەمتەرخەمی و بێباشی حکوومەتی هەرێمی کوردستان و ئەو زەختەی کە بەغایکە لە هەندێک حاڵەتە چکەگەر مۆزوعەکە خەمخۆری بێ بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستان ئەوەی کە موچەخۆری حەقیقی و ئەوەیە وزانی تەدقیقی کردووە وەربینی تیا کردووە ئێدە ئەوانە بنێرە ئەگەر زانی گرفتێکی تر لە ناقانونیەکان و لە کۆمەڵە شوێنە هەیە ئەوە هەوڵ بە هەم ئیحزار و ئاگاداری بە حکوومەتی هەرێم بە هەم لە نقطەیەکە حەسریکە و بۆی هەمووی بە فەرمانبەر و خانەنشینی قانونی و واقعی و حەقیقیەکە بە ئاگری بندیوار و ناقانونیەکەەوە نەسووتێت زۆر بە کورتی ئێستا لە نێوان ئەم هەموو ڕاگەنرا و ڕوونکردنەوەی هەم وەزارەتی دارایی حکوومەتی هەرێم هەم لێدوان و وتەی بەرپرسانی وەزارەتی دارایی عێراق خەڵک موچێ کاریگەری دواکەوتنەکەی تا دێت لەسەر بازار و هاوڵاتیان دوژ جیاوازەکان دەرکەوتو لەم دۆخەیە ئەرکی نوێنەرانی کورد چییە لە بەغا جا ئەوە بەدبەختێک گەورەکە ئەوە شتێکی جوانی سارە کرد ئێمە پۆستی سەرۆکی کۆمارمان هەیە جێگیری سەرۆکی پەرلەمانمان هەیە جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانمان هەیە وەزیری کۆمەڵی وەزارەتی گەورەمان هەیە نوێنەرایەتی حکوومەتمان هەیە ئێدە بە ڕێزینە واز لەوە بێنە نزیکی 150 نوێنەری کوردمان هەیە لەوێ ئەوە خەریکی چین لەوێ با بزانین ئێوە سەرقاڵی چین سەرقاڵی ئەجەندای حزبی و شخصین ئەگەر سەرقاڵی ئەوە نین 53 ڕۆژە موچە نەهاتووە واز لە ساڵەکانی تریش بێنە واز لە مانگەکانی تر بێنە لە مانگ بەرەو مانگی نۆ ڕۆی نێشتا موچەی مانگی حەوت نهاتووە بۆ لەگەڵ گفتوگۆ لەگەڵ وەزارەتی داراییان ناکەن بۆ ناچن بۆ لای سەرۆکی ئەنجومەنی وەزیران بۆ ئەم بابەتە ئەم خەمساردی و بێباکی و لەشدا هێزرانی کە پارتە سیاسی و حزبیەکانی گرتوێتەوە نوێنەرەکانی ئێمەشی لەوێ گرتوێتەوە بە ئیعاز و ئەجەندای حزبی لەوێ مامەڵەکەن ئەگەر بە ئەجەندا و ئیعازی حزبی مامەڵ ناکەن ئەوە وەکو نوکتێ باسی ڕۆڵی ڕۆژناون و سوپیانەرێکی لە پەیوەندیە کاڵێ بە وەزیری ڕبێک گومان دەم خۆش هەر ڕێک خەبەرە گوازنەوە ئەوە لەگەڵ ئەوانە قسەمان کردووە و بڕیار وایە دوو ڕۆژی تر بێت هەتا ئێمە بریکاری وەزیری دارایی کوردە هەفتەی ڕابردووتی تا پێنجشەممە معاشیە و بڕێکی پارەیەت هەتا ئێمە نەک پەرلەمانتارەکان ئەوانشی کە بەرپرسیارەتی حکومیان هەیە لە بەخا ڕۆڵەکەیان بۆ بە ڕۆڵی چاودێر و پەرلەمانتار و فەیسبووکەوان و چالاکوانی کۆمەڵگەی مەدەنی تۆ بەرپرسیارەتی گەورەت هەیە تۆ ئەتوانی پرسیار بنێری تۆ توانی ئیسیجواب بکەیت تۆ توانی کەمپین بکەیت تۆ توانی کۆدەنجی بکەیت ئەمە حتا لەسەر ئاسی وەزیرەکانمان لەسەر چۆن ئەتوانی ئەم پۆستانە بەکاربێنی بۆ زەخت لەسەر حکوومەتی عێراقەوە کارتی فشار بێ نایکەن بەڕاستی نایکەن نەیان کردو باوەڕیشان بەوە نییە ئەو دامەزراوە و پۆستە گرنگانە بۆ پاراستنی ماف و شایسەدارەکانی هەرێمی کوردستان و حقوقەکانی خۆیان بەکاربێن ئەگەر ئەمانە بەو فەلسەفە و تێڕوانینە ئیشیان کردایە دڵنیا بە ئەم دۆخە ئاوا بەو بێباکی و خەمساردیان ئەکەوتەوە 53 ڕۆژ لەوێەوە موچە نایە لە بەخاوە لە هەمووی کارەسات بارتر ئەم نقطەیە مهمە ئێستش فەرمانبەر نازانێ بۆ موچەکەی دواکەوێ ڕاست ئەو هینی نییە باشی بەوە نییە ئەڵێ من معاشمێ داوامەکەم معاشمێ بەڵام خەڵکیش مافی خۆیەتی فەرمانبەر و خانیشینانەوێت تێبگا بۆ موچەکەی دواکەوێ هۆکارەکەی چییە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ڕازگۆیانە بە سەریحی ناڵێن بەغا داوای ئەو لێکە ئەمە ملاحەزەکانە ئەمە تێبینیەکانە ئەمە گەڕەکەیانە ئەمە بەهانەیانە ئەمە بۆی خەڵکی دیفاعی لێ بکە تۆ قسە ناکەیت و ڕوونکردنەوە نایت و ئەو کتابوشتانی کە لە ڕابردووە کرێ لیژنە پێکێنرێ 15 کەس لە دیوانی چاودێری بەخاوەیەت و بۆ خەڵکی ڕوونکەنە بڵێ ئەمە موبەڕیرەکانە ئەم لە حەزانیان لەسەر ئەم تۆمارە هەیە ئابم فۆرمەیە بۆی جۆرێک لە ئەوە شەبێ بۆی ئەو زەختە تەنها لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان نەبێت لەلایەن فەرمانبەران و موچەخەرانەوە فۆکەسەکە بچێتە سەر بەخە بەڵام ئێستا زەختەکە فۆکەسەکە کەم تەرخەمەکە لەلایەن لە تێڕوانین و زەهنی فەرمانبەران و موچەخۆران و خانشینانەوە بەس لەسەر حکوومەتی هەرێمی کوردستانە چکڵێ من مۆزەفی حکوومەتی هەرێمی کوردستانم ئەگەر بڕیار بێ مۆزەف و حکوومەتی فەرمانبەری بەخابم قسێکی ترەکەم بەڵام ئێستاش تا ئەم ساتە ئێمە تەڵتینەکەمان جێبەجێ نەکردووە بۆی یەخی حکوومەتی عێراقگرێ هەر ئەیبین و ئەیهێنین و ئەژماری من و لیستەکە وا و بینێرە و خەڵک بێزار بوو بەدەست ئەم گەمەیەوە سپاس بۆی ئامادەبوونت ئەم بۆ زانیاری و وتەکانت ئەوەی بینەر و بیسەری موتەی زۆر بەڕێز چۆمان محەممەد ڕێخەری ژووری یاسایی بزوتنەوەی گۆڕام و کە لەسەر دوایین زانیاریەکانی وەکار و نەناردنی بەشە موچەی موچە خۆرانی هەرێم بۆ ئێمە بۆیەوە دووە